کۆلۆنیزەکردنە دەگوازێتەوە بۆ ئەوەی کە چۆن گروپێکی مرۆیی تری کۆلۆنیزە بکات کە لای من ئەمە ئیهانەکردنە بە ئینسان لاتینی بوو بە زمانی دەسەڵاتی پێیان و ئەوانی تر دەبوایە بە لاتینی بنووسن بخوێن فەرقی چییە ئینگلیزی لەگەڵ باشە بۆ ڕێنسانس بۆ زمانی بۆ لاتینیەکە گرنگە بەڵام بۆ ئینگلیزیەکە نابێ ڕێنسانسی بەر بە ئینگلیزی بگرێ بڵێت تۆ بە چه حەقێک تۆ دەبی بە زمانی هەموو دنیا بەو حەقەی کە ئێمە حەیوانی بەو حەقەی کە ئێمە دەمێن نەریتێکی جێگیرمان هەبێت هەموو زمانەمان پێویست نییە هەموو سەرێشەیە یەک زمان هەبێت و کامڵ و تەواو دەبان ئەمە لەلایەکی تریشەوە ئینگلیزی خۆی وەک زمان تەواوترین زمان پێناسە فەرقی چییە لە بینی ئێستا حاڵەتی زمانی ئینگلیزی و حاڵەتی زمانی لاتینی لەوسەر ئینگلیزی تەواوترین زمانە چونکە لە ململانەکە بردوویەتەوە کەواتە دەبێت جێگیر بکرێت ئەمە ڕێنسانسێکی دەوێت ئەم دەسەڵاتە زمانیە کە ئەم زمان دراوە بەم زمانە ئینگلیزیە تێک بشکێنێت ڕێنسانس بۆیە جوانە چونکە لە بەرامبەر لاتینیە کۆمەڵە زمانی ناوچەیی هاتن وتیان ئێمە ژەی تۆ کامڵەکە دیت تۆ نەریتێکی زمانی ئێمەش نەریتێکی زمانین تۆ کەمتر زیاتر نی لە ئێمە ئێمە زیاتر نین تای ئازادی و ئاگامەندی بە ڕێنسانس دەست پێ دەکات تا دەگاتە لای دیکارت ئەو پەیوەندیە لەگەڵ ئاگامەندیەکە لەویا دروست دەبێت نەریتە تازەکان دادەهێنرێن وە دنیا قۆناغێکی تر دەبینێت لە مرۆڤ بایەتی دەکەوێتە ناو قۆناغێکی تازەوە بەڵام دواتر ئەمە جارێکی تر ئەمان شتی لێ دێتەوە یعنی وەکو بڵێ ئەو نەریتانە تر بەرەبەرە جێگیر دەکرێن و دەسوێن و مرۆڤ دەبێتەوە بە دێتەوە ناو ژیانی زیندەوەرەکە تاوان جۆرێک لە بیرکردنەوە ژەیە دامی ئەمە دەکات وە تیۆری پەرەسەرنیداری دامی ئەم پرۆسێ لەبەرەوە تۆ دەخاتە ژێر جەبرێکەوە کە تۆ کاینێکی ئازادی نییە تۆ لە ژێر جەبرێکە من مۆدێرنیزم بەوە دەڵێم کە ئەنتی مۆدێرنێتەیە کە مۆدێرنێتە بەوەی گۆڕانی نەریتەوە دروست بوو و ئامانجەکە لەوە بوو کە نەریت لەوەی کە تەحەجوری کردووە لەوەی کە لاتینی بووەتە زمانی تاکە زمانێک کە دەیوێ هەموو زمانەکان قوتدا هیچ نەریتێکی تری زمانی نەبێت وە بێتە نەریتی ببێت بە زمانی کۆمەڵی حەیوان ڕێنسانس سەر هەڵدەدا زمانە ناوچەیەکان دێنە دەرێ دانتی بە تۆزکانینەکەی خۆی دەنووسێ لەم لاوە دەنووسێ بەرەبەر لاتینی دەخرێتە ناو زمانە نەریتێکە ئێمە وەری دەگرین بە ناگایی وەری دەگرین بە ناگایی جێبەجێ دەگرین ئاگامەندیتیانی کاتێک کە ئەم ئاگامەندی دروست دەبێ پرسیار لە نەریت دەکرێت ئەڵێ بۆ دەبێ وا بکەم و بۆ دەبێ وا بکەم کە تۆ پرسیارت نەخستە سەر ئەبێت و نابێتەکان یانی ئاگامەند نیت تۆ لە ناو جیهانی زیندەوەرەکانی لە ناو جیهانی ئاگامەندەکانی چونکە ئاگامەندەکە پرسیار دەکات لەوەی کە جێگیرە منە نەریتێکە خراپ تۆ دەڵێ لەبەرەوەی هەموو خەڵکی وا دەکا من وا دەکەم باشە ئولفەتت پێوە کردو کە ئولفەتت پێوە کرد تۆ دەکەویتە دۆخی ناگەری وە پرسیاری لێ ناکەی کە پرسیاری لێ نەکرد تۆ زیندەوەریت یعنی معقول نییە ئێمە بڵێین مرۆڤ زنجیرەیەکە لە پەرەسەندن هاتووە لە کاتێکا مرۆڤە دەتوانێت هەموو زیندەوەرەکان بخاتەوە ناو خۆی کۆلۆنیزەیان دەبێتە کول لەم کاتە لە جوزێکەوە دەبێتە چۆن دەبێت من کێشەم لەگەڵ ئەوایە شتێکەیە کە کاینە ئاگامەندەکەیە هێنراوە بۆ ناو کاینە بۆ ناو زیندەوەرەکە و یاسای پەرەسەندنە باوای ناو بنێ باشە ئەم پەرەسەندنە لە ناو جیهانی ئاگامەندەکە دروست دەبێت هێنراوەتە ناو جیهانە سوشتێکەوە وەکو چۆن ئەو بوونەوەرە کە نەریتەکە لە ئاگامەندەکە وەردەگرێ و دەیەوێت زیندەوەر بێت باماشەوە داروین و ئەوانش کە مۆزۆی پەرسەندنیان درێژە پێداوە دەیانەوێ ئینسان زیندەوەرێکی تەواو بێت و ئەمە دژی ئەسڵەن ئاگامەندی ئەو ئاگامەندیە کە لە دیکارتەوە دەست پێ کاتێک کە تۆ مسبەقەن ئەم مەیلە دەبوو بۆ ئەو جیهانە دنیاش وا تەفسیر دەکرێت
دلیلیان بۆ ئەوە هەیە لەناو مرۆڤ لەناو گیانی زیندەوەرە بێڵنەوە لەویا داینێن حتما وابێنن پەرەسەرنەکەت لە گیانەکەی منەوە وەکو فکرەیەک دزیوە هێناوتە بۆ ناو گیانی سوور مۆزوعی جیناتە کە چۆن کار دەکرێت لەسەر ئەوە تەنانەت تەفسیری ئەم جوڵەیە منیش وا بکرێت کە من بەجەبری دەکەم باشە لەژێر حکمی جینەکانە و ئەمە سەر دەکێشێ بۆ ئەوەی مرۆڤ کائینێکی جەبریە کە هیچ اختیارێکی نییە ئازاد نییە یانی چی یانی حیوانێکەوتەوە بەس وان نییە یعنی معقول نییە تۆ هەموو سلوکێکی من بڵێ بە جینات تەحدید کراوە لەناو تاوە تۆ کۆنس وا دەڵێ باشە یعنی ئەمە تەتەڕوفێکی تیا کراوە بە حەدێک براوە کە ئیتر یعنی عەقڵ ناتوانێت تەحمل بکات مێژوو هێنراوەتە ناو شوێنەکە مێژووی تیانە پەرەسەندن تەنها لە ناو گیانی بوونەوەرە ئاگامەندەکان ڕووبدا تەنها ئەو مێژووی هەیە پشیلەکان مێژوویان نییە کۆترەکان مێژوویان نییە وە شتێک نییە بەردەکان مێژوویان فکرەی پەرەسەندنە تەتەورە باشە فکرەیەکە لە ناو گیانی ئاگامەندەکانە دزراوە بۆ ناو گیانی هێنراوە بۆ ناو گیانی حیوانەکان ئیتر ئەوەی پێ تەفسیر کراوە بەکتریایەک لە نازانم چیەوە ئەسڵی جۆرەکان لەوێەوە ئەمە بە دوای یەکە هاتوون و لەسەر هێڵێکی ڕاست و ئاوە محاولەیە من دەکەم محاولەیەکی تر بێ وەکەوەی کە هاتگەر بە شێوازێکی خۆی کردی بۆ یادێنانەوەی بوونەوەرە ئاگامەندەکان